ئەم ئێوارێش بەرنامەی گەرماوگەرمتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بە سەردانە گەیشتە هەرێمی کوردستان. ئەم سەردانە لە چەند ڕەهەندێکەوە تەماشا دەکرێت و خوێندنەوەی بۆ دەکرێت. بەشێک وای دەبینین تەواوکاری گفتوگۆکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقە. بەشێک پێیان وایە بابەتی ئاگاداربوونە لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان کە بەشێکن لە عێراق. بەشێک وها بۆی دەچن کە ئامادەکاریە بۆ هەڵبژاردننی پێشوەختە و زانینی ڕای حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستانە. لەو نێوەندەشدا دەکرێت سەردانەکە هەموو ئەم خوێندنەوانە بگرێتەوە. لە هەمووی گرنگتر وها تەماشا دەکرێت هەرێم بە تەواوەتی بکەوێتە یاخود بچێتە ژێر کۆنتترۆلی بەغداوە، بەتایبەت کە کازمیش دەڵێت هەرێمی کوردستان بەشێکی تەواوکاریە لە عێراقدا. لە گەرماوگەرمی ئێوارێدا لەگەڵ هەواڵ سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان شرۆڤەی سەردانەکەی کازمی دەکەین بۆ هەرێمی کوردستان کە لە ڕێگەی سکایپەوە هەواڵ سعدیمان لەگەڵدایە. ئێوارەت باش هەواڵ سعدی، لەوە دەست پێ دەکەم لە چ ڕەهەندێکەوە ئێوە دەڕوانە سەردانەکەی مستەفا کازمی؟ ئێوارە باش کاک یوسف، ئەمڕۆ دەمێ ئەو دەرفەتە سوود لەو دەرفەتە وەرگرم پیرۆزبایی لە هەموو تامکەم لە میدیاکاران، لە کاکستران، لە کاک بڕهان، لە جەنابەت کاک یوسف. 29 ساڵ پێش ئەمڕۆ کە گەلی کوردستان کەوتە ئیش بە وتارێکی سەرۆک مامجەلال لە 11 سەپتەمبەر. پیرۆزبایی لە هەمووتان دەکەم و هیوادارم کە بتوانین لە داهاتوێکی نزیک هەموو کەم و کوڕێکاتان عیلاج بکەین. بۆ ئێمەی یەکێتی نیشتیمانی زۆر ئەو نییە، زۆر کارێکی باش نییە ئەگەر تاکە کەناڵەکەمان کار نەکا، دەبێت عیلاجی بکەین و ئیشاڵە لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی داهاتوو یەکێ لە ئیشەکانم ئەوە دەبی کە لەسەر ئەم کەناڵە بێمە جوان. لە ڕاستیدا هاتنی بەڕێز سەرۆک وزیرانی حکوومەتی فیدرال مستەفا کازمی بۆ هەرێمی کوردستان حەدەسێکی زۆر گرنگە. حەدەسێکی زۆر گرنگە. زۆر سەرۆک وەزیرانی تری عێراق لە هەرێمی کوردستان مستەفید بوونە لەوە پێش و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان زۆر یارمەتیان داون، چ لە زەمان لە پێش 2003 چ دوای 2003، بەڵام هیچ یەکێکیان بەو ئەندازەی مستەفا کازمی جددی نەبووە بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەمە ئێمە خۆشحاڵ دەکات. دیارە ئەو کێشانەی کە هەیە و کەڵەکە بووە بە یەک سەفەری بەڕێزیان جێبەجێ ناکرێت، بەڵام دەستپێک بەم شێوەیە هیوادارین کە دەستپێکێکی محکەم بی بۆ بتوانین لە یەکدیتنەکانی تر چارەسەر بکرێت. ئەکید ئەو ڕێخۆشکەر بۆ ئەم سەفەرەی بەڕێزیان بۆ ئێرە جای یەکەم سەردانی سەرۆکی هەرێم بۆ بەغدا و پاشانی سەردانی وەفدی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی برای بەڕێزم کاک قوبات تاڵەبانی و گەیشتن بە زۆر خاڵی هاوبەش لە چارەسەرکردنی کێشەکان. ئەمە خۆی لە خۆیدا بەرچاوڕوونی و زەمینە خۆشکردنێکی باش بوو بۆ هاتنی بۆ ئێرە و تەشویق وێزوو بێ و سەردانی بەڕێزیان بە سەرۆکایەتی وەفدێک بۆ ئەمریکا لەوێش لەو هەموو قەرارداد و ڕێکەوتنامانەی کە مۆر کراون تاکید لەسەر ئەوە کراوەتەوە کە زۆر گرنگە پەیوەندی نێوان بەغدا و ئەولێر، پەیوەندی بنێوان عێراقی فیدرال و هەرێمی کوردستان زۆر یارمەتی دەردەبێت بۆ ئیستیقرار لە عێراق و هاتنی سەرۆک کۆماری فەرەنسا بەڕێز ماکرۆن بۆ بەغا و لەو بەرنامە چڕەی کە لەوێ هەیبوو لە هەمویان تاکید لەسەرەوە کرایەوە بە تایبەتی حزورێکی کوردی زۆر فراوان و بەرچاو هەبوو، تاکید لەسەوە کرایەوە کە پێویستە بۆ دژایەتی تێرۆر، بۆ چارەسەرکردنی کێشە داراییەکان، کێشە اقتصادیەکان، کێشە سیاسیەکان، بڕیاری عێراقی سربەخۆ، پاراستنی سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان، یەکڕێزی خەڵکی عێراق و بە تایبەتی پتەوی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا زۆر گرنگە. ئەمە با بڵێن پێشخانی سەردانەکەی بوو و هاتنی بۆ ئەم هەرێمی کوردستان مەبەستی زۆر دروست و زۆر حیسابی هەیە. یەکێکیان ئەوەیە کە دێ بۆ هەرێمی کوردستان بەوەی لەگەڵ هەرێمی کوردستان باسی ئەو کە ئەم کێشانێک کە هەیە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا تەنها کێشەی اقتصادی و دارایی نیە، کێشەی سیاسیشی زۆر تێدایە. هەرێم ناکرێ
تەنها بە سەردان بەیانی بڕۆن و ئێوارێ بگەڕێنەوە بەڵکو دەبی ماوەیەک لە بەغدا بمێنەوە لەگەڵ لایەنە سیاسیەکان چونکە بەڕێز کازمی لە ژێرزەختی پەرلەماندایە لە ژێرزەختی گروپەکانی پەرلەماندایە لایەنە سیاسیەکانی کە حەز بە ڕێک و پێچی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا ناکەن پێویستە لایەنە سیاسیەکانی کوردستانی لە ڕێگای فراکسیۆنەکانیان لە ڕێگای وەفدەکانیان لەوێ ئەو دەورە ببین بۆ خاوکردنەوەی گرجیەکان لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و عێراق. مەسەلەی دووەم مەسەلەیەکی گرنگە ئەویش ئەوەیە کە ئەو بۆ دوو مەبەست ئەم پۆستەی وەرگرتووە. طبعا عێراقی پێش 1 ئۆکتۆبەری 2019 لەگەڵ عێراقی دوای ئۆکتۆبەری 2019 جیاوازە. عێراقی ساحەی تەحریر و ساحەکانی تر و خۆپیشاندەران فەرقیە لەگە عێراقی پێش 1 ئۆکتۆبەر. داواکەن ئەم سەرۆک وەزیرانەی کە دێ پێویستە دوو ئیش ئەنجام دە. یەکێکی ئەوەیە کە هەیبەتی عێراق بجێرێتەوە بۆی عێراق لە حاڵەتی لادەولا نەمینێ بەرەو ڕوخان نەڕوە بەڵکو ڕاست بێتەوە هەوڵی ئەوە بدە هەموو ئەو چەکانەی هەن هەموو چەکدارانێ هەن ئەوامر لە یەک سەرچاوەرگن ئەویش عێراق نەک ئەوامر لە دەرەوەی عێراق وەرگرن و سربەخۆیی بڕیاری سیاسی عێراق بخەنە ژێر علامەتی سوار. مەسەلەی دووەم انتخاباتی پێشوەخت انتخاباتێکی نەزیه و انتخاباتێک کە هەموو لایەکان ڕازی بکە کە ئەمانە هەموو مەسەلەن و بیر و ڕای جیاواز هەیە لەسەر ئەو دوو مەسەلەیە هاتووە تەبعاً لەگە هەرێمی کوردستانی باسی ئەوە بکە کە ئەوە 100 ڕۆژە ئەو لە حکومدایە کێشەکانی چییە و هەرێمی کوردستانیش پێشنیارەکانی چیە بۆ چارەسەرکردنی کێشەکان لە داهاتوودا لە عێراق. زۆر باشە. مەسەلەی تر کە گرنگە پێم وایە مەسەلەیەکی زۆر گرنگە ئەویش مەسەلەی سربەخۆی عێراقە بریندارکردنی سەبەبەکانی بریندارکردنی سەروەری خاکی عێراق مەسەلەن ئەو ڕۆچووە سەردانی هین دەکە سەردانی ئیبراهیم خەلیل دەکە یەکێک لە دەواازە سنووریەکانی کە لەگەڵ تورکیایە لە ڕووی اقتصادیشەوە دەواازەیەکی گرنگە سەردانی کەمپی ئاوارەکانی یەزیدی دەکە پاشان دەگەڕێتەوە دەچێتە سلێمانی لەوێش سەردانی هەڵەبجە دەکە. ئەمانە هەمووی بەیەکەوە دەیەوێ بە خەڵکی کووت و عمارە و بەسرە و ناسریە بڵێ من هەر مەشغولی دەواازە سنووریەکانی ناوچەی ئێرە نیم مەشغولی دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستانیشم لەبەر ئەوەی عێراق یەک پارچەیە و هەرێمی کوردستانی بەشێکی تەواوکەری عێراقە ئێمە بەیەکەوە بۆ زۆر باشە هەواڵ سادی. بەڵێ ئەکرێم سەردانە تەنها بۆ ڕێکەوتنی هەرێم و بەغدابێ لەسەر پرسی بودجە کە ماوەی چەند مانگێکدا ئەکێکە وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی قوبا تاڵەبانی چەندین سەردانی کردو و لیژنەی تەکنیکی لە نێوان هەردوو لادا پێکێنراوە بە کورتیەکەی ئانی دەکرێت وەکو ڕێکەوتنی تەنها نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی تەماشا بکرێت یاخود بازنەکە فراوانتر بکرێت باز لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش بکرایە و لە هەمووی گرنگتر گەڕانەوەی هێزی پێشمەرگا بۆ ئەو ناوچانە. من نەمویست ئێستا لە جیاتی وەفدەکە و لە جیاتی کاقوبات باسییان دێ بابەت بکەم کە لە بەغا باس کراوە. ئەکید مادەی 140 بە لەو باسانەی کە کاقوبات تاڵەبانی بە سەرۆکایەتی وەفدەکەی لەوێ باسی کردو لەگەڵ لایەنەکان پێی وتون کە ئەمە مەوزوعێکی دەستوریە ئەگەر ئێمە پابەندی بە دەستور پێویستە هەوڵی ئەوە بدەین و کێشانە چارەسەر بکەین. ئەکید یەکێ لەو کێشانەی کە باس کراوە ئێستا کرا مەسەلەی لێکنزیکردنەوەی هێزی پێشمەرگە و سوپای عێراق بۆ ئەوەی ئەو بۆشایی کە لە ناوچە کێشە لەسەرەکان هەیە و ئێرهابیەکانی داعش تراتێن دەکەن و ئەوانەی کە کەرویەکانی لای منتیقەی دیالە هەر ڕۆژێک هەوێ قاعیدایە پێ ڕۆژێک هەوێی حەشدی شعبیە ڕۆژێک هەوێی داعشە پێویستە ڕێگا بگیرێ لەو کەسانەی دایانێت و ئیستیفادە لەو عێلاقاتانە بکەن. غەیری ئەوەش عێراق ئەوڕۆ لە ئەزمەیەکی اقتصادی و مالی زۆر گەورەدا دەژی. هەرێمی کوردستانی داوای شایستە داراییەکانی خۆی لە عێراق دەکات. عێراق پێویستی بە قەرزێکی گەورە هەیە لە حدودی 21 میلیارد 2 میلیارد دلار و ئەو قەرزە زەحمەتە پەرلەمان ڕۆی موافقە بکە. بەڵام ئەبێ ئەتوانرێ پرۆژە یاسای بودجەی 2020 کە هێشتا تەزدیق نەکراوە لەبەر ئەسبابی جیاجیا نەچوو بۆ پەرلەمان ئێستا بنێدرێ بۆ پەرلەمان تەزدیق کرێ
خۆی ئەمە خۆی لە خۆیدا ڕێگا خۆش دەکات بۆ ئەوی بتوانێت عێراق ئەو قەزا وەرگێ ئەو کاتە کێشە دایراییەکانی عێراق تا ڕادەیەک وەکو حەبێکی موسەکینی دەدرێتێ بۆی بەرەو چارەسەربوون بچێت. ئەکید بەشی و شایستە داراییەکانی هەرێمیش تێدایە. بەڵێ هەواڵ سعدی ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بێ یاخود وەکو هێزە سیاسی و حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بێ لەکوێدا پشتیوانی مستەفا کاظمی دەکەن؟ ئێمە لە ڕابردوودا خۆ دەزانیم لە دوای بەڕێز عادل عەبدولمادی کە ئیستیقالەیدا مەجموعە سێ چاک کەسی کە پێشنیار کران لەلایەن خۆپیشاندەران لەلایەن ئێمە هەندێکیان جێگای ڕەزامەندی نەبوون. ئێمە لە پشتیوانیکردن بۆ ئەوی بەڕێز مستەفا کاظمی ببێتە سەرۆکی ئەنجومەنی وەزان هیچ تەرەدودمان نەبوو. سەبەبەکەشی دەگەڕێتەوە ئەمە بەڕێز مستەفا کاظمی لە دوای دەرچوونی لە عێراق و چوونی بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بۆ ئەوروپا و بوونی بە ئەندامێک لەو هەیئەتەی کە پێیان دەگوتە زاکر العێراقیە ئیشان لەسەر تاوانەکانی ڕژێمی سەدام حوسێن دەکرد زۆر پێشی ڕوخانی ڕژێمی عێراق و لە پاش گەڕانەوەیشی کارەکانی لە خەندان و پاشی خەندان چوو بۆ عێراق لەوێ بوو بە سەرۆکی دەستگای مخابرات لە هیچ یەکێ لەو ئیشانەی بە جوملەیەکیش وای نەکردووە کە یەکێک لە پێکاتە عێرقیەکان یا گروپەکان شعور بۆ بکەیان دەگەێت. پیاوێک بوو دوور لە خەندەقی تایفی، دوور بوو لە خەندەقی ناسیۆنالیستی تەسکبین و ئەوە بوو سەبەبی ئەوەی کە ئێمە پێمان وابوو ئەمە یەکێک لەو پیاوانەیە کە دەتوانی بە یەک مەسافە لەگەڵ هەموو عێراقیەکان بوەستێ هەرچەندە خۆی لە پەرلەمان هیچ فراکسیۆنی نییە، حیزبی نییە، بەڵام ئەوەی کە نەبوو معناوی نییە لە داهاتوودا نابێ، لە داهاتوودا ڕەنگە بێ و ئێمە دەتوانین یارمەتی بدەین کە لە ئیستیقلالی قەراری عێراقی یارمەتی بدەین لە کۆتاییهێنان بە هێزە میلیشیاکانی کە بەبێ موافقەت چەکیان بەدەستەوێت سزیان هەیە ڕۆژانە لە بەغدا و لەوێ لەوێ خەڵکە کورد لە هەموو شارەکانی عێراق ئێستا ئاوارەی بەسرە هەیە لە خۆپیشاندەران لەبەر ئەوەی چەند خەڵکێکیان بەداخەوە شەهید کراون و هەروایە یارمەتی بدەین لەوەی کە بتوانێت سەیتەرە لەسەر سنوورەکان بکە، داهاتەکان زەبت بکە و بازارکردنی نەفت بەبێ هەبوونی ئەم هەموو گەندەڵیەی تێدا هەموو دزی و فزیەی تێدا و یارمەتی دەدرێت تەبعاً لەسەر ئەوەی کە کێشەی ناوچەی کێشە لەسەرەکان چارەسەری چ بوو بدۆزێتەوە بە تایبەتی لە چوارچێوەی مافە دەستوریەکانی خەڵکی ئەو منتیقانە و دەستور جێبەجێ بکرێت. من پێم وایە لەو حاڵەتەی کە دەستور حەکەم بێ، دەستور ئەو مەستەرەیە بێ کە هەموو ناکۆچەکانی پێدەپێوین، پێم وایە هەرێمی کوردستان ڕازی دەبێت. بەڵێ هەواڵ سعدی بە پێوەی کە ئاماژەت پێدا لە سەردانەکەیدا سبەینێ سەردانی سلێمانی و هەڵەبجە دەکات، پرسیارەکە ئەوەیە جگە لە بەسەرکردنەوەی خاڵە سنووریەکان هیچ کۆبوونەوەیەکی حیزبی لەگەڵ بڵین لە سلێمانی ئەنجامەدات؟ بەڵێ بەڵێ ئەو کە دێ ئەکید پارێزگاری سلێمانی دەبینی وەکو ئێستا پارێزگاری دۆی چوینی لەگەڵ حکوومەتیش کۆ بووە، بەیانی لەوێش دوای ئەو ئیلتیزاماتانەی کۆ دەبێتەوە لەگەڵ وەفدێکی یەکێتی و لەگەڵ تەوسەور دەکەم لەگەڵ وەفدێکی گۆڕانیش کۆ بێت. زۆر باشە. هەواڵ سعدی هەولێر دەبێتەوە ناوەندی بڕیاردان وەکو ڕابردوو پێشتر و لە دوای هەڵبژاردننی یاخوب بڵێ لە دوای ساڵی 2014ەوە کە حیدەر عەبادی دەبێتە سەرۆک وەزیران لەو کاتەوە تا ئێستا کەمتر بایەخ بە هەرێمی کوردستان دراوە، تەنانەت بێگەڕانەوە بۆ کورد ئەو کابینێش پێکێنرا. من پێم وایە ئەمە هەڵەیەکی گەورەیە، هەڵەیەکی گەورەیە لەلایەن بەڕێز حیدەر عەبادیەوە، چونکە هەرێمی کوردستان 2014 بە دواوە بە تایبەتی هێزی پێشمەرگە و هەڵوێستی هەرێمی کوردستان لە دژایەتی ئیرهاب نەتەنها بەتەنێ پاراستنی شارەکانی کوردستانی بوو، شارەکانی کوردی لە ناوچە چێشە لەسەرەکان، بەڵکو ڕزگارکردنی ژمارەیەکی زۆر لە دێ عەرەبەکان و پاراستن و ڕزگارکردنیان. وەڵامدانەوەی حکوومەتی عێراق بۆ هەرێمی کوردستان بەم شێوەی کە بوو، چونکە عێراق ئەو کاتنە یارمەتێکی ئەو تۆی چەک نا پێویستیەکانی شەڕ نا یارمەتێکی مالی زیاد لە
تەنانەت بوجەکەشی بەتاوی نەدەدا چونکە ماوەیەکی زۆر بوو بودجێ هەرێمی کوردستان ڕایگیرا بوو لە هەردە زمانی بەڕێز نووری مالیکیەوە ڕایگیرا بوو بۆیە من پێم وایە ئەم احتیماماتەی بەڕێز عەیدەر مالیکی بە فلس و دینار و هین زۆر زەرێکی گەورەی لە عێراقدا زۆر زەرێکی گەورەی لە نێوان هەرێمی کوردستاندا بەهاکانی پاراستنی عێراق بەهاکانی سەروەری عێراق بەهاکانی عەلاقەی تاریخی نێوان پێکهاتەکانی عێراق زۆر گرنگی پێنەداوە ئەو بۆ سەبەبی ئەوەی کە لە دوای ئەوە زۆر مەشاکل دروست بێ و ئەمە ماوەتەوە بۆ ئەم بەڕێزە بەڕێز مستەفا کازمی بەیەکەوە لەگە هەرێمی کوردستان بتوانن بەرنامەی باشی بۆ دابڕێژن و هەڤاڵ سعدی بەشێکی پرسیارەکە من بەڵێ بەشێکی پرسیارەکە من بۆ ئایا هەولێر دەبێتەوە ناوەندی بڕیاردان وەکو پێش 2014 بڕیار بۆ چۆ جاران کە حکوومەتی عراقی پێک دەهێنرا زۆربەی کۆبوونەوەکان لە هەولێر دەکرا ڕێکەوتنی سیاسی کۆنکرێتی لەگەڵ هەرێمی کوردستان دەکرا بەڵام لە دوای 2014 ئەمەمان نەبینیوە پرسیارەکە من بۆ ئاڕاستەیە زیاتر ئەمەیان پێم وانە ئەم مەوزوعەک نەبووە ئێمە بە هەوڵی ئەوە نەدەین زیاتر لە پێویست مبالغە نەکەین پایتەختی عێراق ناوی بەغدایە پایتەختی هەرێمی کوردستان ناوی هەولێرە ئەگەر لەبەر سەبەبێک یا سەبەبێکی تر زۆربەی زۆری چالاکیەکان لەناو هەولێر کراونمان لە بەغدا وەڕستە نا بەغدا ژیانی تێدا نەماوە و ئەوەی کە بەڕێز کازیم پێویستە بیکە بۆ ئەوی استقرار و ئەمنیەت لە بەغدا بەرقەرار بێ و ئەو ملیشیا چەکدارانەی کە ژیانی خەڵکی بەغدایان خۆت مەترسی من پێم وایە ئەو کاتە بەغدا دەبینێتەوە وەکو خۆی هەرێمی کوردستان و بەغدا توان تاواکەی یەکتری بن بەڵام هیچێکیان ناتە بەدیلی ئەویترێن زۆر باشە هەڤاڵ سعدی عێراق لە بەردەم هەڵبژاردننی پێشوەختە تا چەندە ڕوئیای کورد بۆ ئەم هەڵبژاردنە ڕووناوە لە بەرچاوە هەڵبژاردننی پێشوەخت پێم وایە سوالی هەرە گرنگ ئەوەیە کە لە اعترازی خۆپیشاندەران هاتووە کەوان گومانیان لە ئەنجامی هەڵبژاردنەکانی ڕابگویان پێ هەڵبژاردنێکی نەزیح نییە پێمان وایە تەزویری زۆری تێدا کراوە پێیان ئەوەندان پەرلەمانە هەندێکیان بە تەزویر هاتوون و پێیان و بەشێکی زۆر لەو ئەندام پەرلەمانانە نوێنەرایەتی بەرژەوەندی عێراقیەکان ناکەن بۆ ڕزگارکردنی عێراق لەو بابەتە پێویست بوو کە گۆڕانکاری لە ئاستی کۆمیسیۆن بکرێت ئێستا کۆمیسیۆن گۆڕاوە لە نوێنەری حیزبەکان بۆ حاکمەکان پاشان ئێستا تا هەر پارێزگای وەکو بازنەیەک بوو دەیانەوێ هەر پارێزگای بکەنە سەر بازنەیەک هەر بازنەی 100,000 کەسێک بی لەسەر ئەم بابەتە جیاوازی هەیە اختلاف هەیە جایەکێک لە مناقشەکان بەڵام ئەمە ئیشی بەڕێز کازمی نییە ئەو اختلافاتانە حەلکە ئەوە ئیشی لایەنە سیاسیەکانە کە بەیەکەوە دابنیشن بگەنە نەتیجەیەکی باش کە بتوانین بگەینە پەرلەمانێکی سەربەخۆی عێراقی و بگەینە قەرارێکی مستەقلی عێراقی و پێویستمان بەوە نەبی حرمەتی جیرانەکان سەرسەرمان سەرچاومان بەڵام عێراقیەکان دەبی نوێنەری بەرژەوەندی عێراقیەکان بن نەک نوێنەری بەرژەوەندی وڵاتێکی تر زۆر باشە سەبارەت بە ئەو بازنەی هەڵبژاردنەی کە ئاماژەت پێدا کورد بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی و بە دیاریکراویش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەو فرە بازنەیەدا هەن ئێوە ئەو مەوزوع سوالە پێم وایە کەمەک زووە ئەمە بە لێ بگەڕێن بە دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی لەگەڵ دەستگای هەڵبژاردننی لایەنە سیاسیەکانی تر و بە تایبەتی پارتیش لە گفتوگۆدان لەگەڵ عێراق و لەگەڵ کۆمیسیۆن و لەگەڵ دەستگای هەڵبژاردننی لایەنە سیاسیەکانی تر من پێم وایە بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە بە تەحدید کەمێک چاوەڕێ دەبی بکەیت زۆر باشە و بە تایبەت من زیاتر مەبەستمەوە بۆ هەڤاڵ سعدی بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئێوە هیچ دانیشتێکی پێشوەختتان لەگەڵ عێراقدا کردووە کە هەڵبژاردننی پێشوەختە لەو ناوچانە چۆن ئەنجام بدرێت و بە چ میکانیزمێک لەم سەردانەی ئەخیری وەفدی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی
جێگیری سەرۆکی حکوومەت کاک قوبات ئەوە باسکراوە بەڵێ باسی ناوچە کێشە لە سەرەکان کرا. زۆر باشە. هەواڵ سعدی پرۆسی سیاسی لە عێراقدا دەکرێت وەکو گۆمێکی لێڵ تەماشا بکرێت. ئەو گۆمە لێڵە بۆ کورد مەترسی هەیە بە شێوەیەکی گشتی؟ مەترسی بەگشتی لە ئەمن پێم وایە لە جێڕانەوەی عێراق بۆ زمانی قەدیم و لۆ جێڕانەوەی عێراق بۆ تا ویلایەتێک لە وڵاتێکی تر ئەوە دوور دەبینم. عێراقیەکان زۆر لەوە مەسئولترن لەوەی ڕێگا بدەن کە سەربەخۆی عێراق لەبێ بچێ. بەڵام عێراق زاروێت تووشی کێشە دەبی لە ئەنجامی ئەم ناکۆچانەیە کە لە بەغدا هەیە. ئێوە لە بیرتان نەچێ ئێمە ئێستا دەستگایەکمان هەیە پەرلەمان، خەڵکێکی زۆری تێدا ئەندام پەرلەمان و ئەندام پەرلەمانەنم بەشێکیان ئەسن لە عێراق لە دایک نەبوویە لەو هەموو ساڵانەی کە خەڵکێکی زۆر لە معارزەدا بوو. ئێستا ئەوڕۆ هەڵبژێر درراوە بە ئەندامی پەرلەمان. زۆر جاروەیە کە لە دەنگدانە لەسەر مەسەلەیەک دەست بەرزەکەنەوە وەڵام فرسەتێکمان بدەنێ جگارەیەک بچێژن و بیرە بکەینەوە. لە ئەسڵدا ئەوە ڕازن دەستن دەرەوە یەک تەلەفۆن بۆ ئەنقەرە دەکە، یەک تەلەفۆن بۆ تاران دەکە، یەک بۆ دیمەشق، یەک بۆ عەمان، یەک بۆ دوبەی، یەک بۆ قەتەر، یەک بۆ ڕیاض. ئەمانە پەرلەمەنتارن بەڵام اعتماد لەسەر ئەو وڵاتان دەکەن کاتی خۆی لەوێ بووینە لەوێ لە دایک بووینە. من پێم وایە کە ئێمە باز لە جێڕانەوەی سەربەخۆیی دەکەین بۆ قەراری سەربەخۆی عێراقی پێویستە ئەو زاهیرانە نەبینێن. بەڵێ هەواڵ سعدی ئەماژت بە ئەوە کرد کە بەغدا ناوەندی بڕیاری سیاسیە لە تەواوی عێراقدا و حیزبی سیاسی کوردی وەک دەبینین هەڵبژاردن و هەڵبژاردن دەچنە بەغداوە بەشداری لە شێوازی گفتوگۆی پێکێنانی حکوومەتدا دەکەن و دواتر دەگەڕێنەوە تا هەڵبژاردنێکی دیکە. پرسیارەکە وەیە ئەگەر بەغدا پایتەختی سیاسی بێت چۆن دەبێت حیزبی کوردی لە بەغدا بەهێز بکرێتەوە؟ کاک یوسف ئەمن پێم وایە حیزب عێراقیەکانیش ئەگەر بیر وا بکەنەوە کورد میێوانە لە بەغدا و یا بە سوتفە لە بەغدایە هەڵەیەکی زۆر گەورە دەکەن. ئەم بارودۆخی کە ئەمڕۆ لە عێراق دەبینی، ئەم نظامی فیدرالی کە لە عێراق هەیە، ئەم نظامی دیموکراتی و پەرلەمانی لە عێراق هەیە، زۆر بە باشی جێپەنجەی کوردی پێوە دیارە و بە تایبەتی جێپەنجەی سەرۆک مامزەلالی پێوە دیارە، جێپەنجەی کاک مەسعودی پێوە دیارە، جێپەنجەی پیاوێکی وەکو دکتۆر مەحموودی پێوە دیارە، جێپەنجەی خەڵکێکی زۆر لە سیاسەتمەدار و لە سەرۆک و سکرتێری حیزبە کوردستانیەکانی پێوە دیارە، جێپەنجەی کاک نەشتووڕێن ڕەحمەتی پێوە دیارە. بۆیە من پێم وایە ئەم ڕۆژ جارێکی تر کە بەپێی ئەو ڕێکەوتنامەیە کە کراوە سەرۆکی وەزیران شیعە بێ و سەرۆکی پەرلەمان سوننە بێ و سەرۆکی کۆمار کورد بێ، ئەمەش خۆی لە خۆیدا بوونی سەرۆک کۆمار دەورێکی ئەساسی دەبینێ و من ئێوە ئەبینن کە لە چالاکی دیبلۆماسیەکانی ئەو دوایە لە بەغدا سەرۆک کۆمار دکتۆر بەرهەم دەورێکی زۆر محوەری بینیوە لەو مۆزوعە و ئەوەی کە من گلەیم لێ هەیە لەوەیە کە کورد دەبی زیاتر لە بەغدا بمینێت و زیاتر لەگەڵ لایەنە سیاسیەکان و دەبی زیاتر تاکید کە لە سەر فراکسیۆنەکانی خۆی لە پەرلەمان ئەو فراکسیۆنە نادرا خۆ جوندی مکەلەف نین جومعە و خەمیس بێنەوە بێت بمێنن سەردانێکی کورد بکەن، سەردانێکی عێمارە بکەن، سەردانێکی ناسیە بکەن، لەناو پەرلەمەنتارەکان دۆست بۆ کێشەی کورد خۆیان شەراکەت بکەن لە چارەسەرکردنی کێشەی ئەو پارێزگایانە. من پێم وایە بەم شێوە دەتوانین زیاتر ئەو یەکتری خوێندنەوە و پشتیوانی لە یەکتری و تاوکردنی یەکتری ڕوو بدەن. بەڵام لەگەڵ هەموو ئەو کەم و کوڕیانەش نەخێر کورد نەمێوانە لە عێراق بۆ کورد دەوری ئەساسی بینیوە لە بەخێوکردنی ئۆپۆزیسیۆنی عێراقی لە وەکو بەردەبازێک بۆ لایەنە سیاسی عێراقیەکان هەمووی هاتوون لە هەرێمی کوردستان یارمەتی دراون بۆی پەیوەندی بە ناوەڕاست و خواری عێراق بکەن بۆ سازدان و تەیارکردنی حیزبەکان و کادرەکانیان لە ڕاوەسوانیان و هەمووی تەسجیل هات و بوەرن شریتە کۆنەکان لێ بدەنەوەی تەلەڤیزیۆن
لە کۆبوونەوەکانی ئەمریکا، لە کۆبوونەوەکانی لەندەن، لەوەی مەسجد سەلاح الدین، لەوەی دۆکان، لە هەموو ئەو کۆبوونەوانە دەبینین کە دەوری ئەساسی بۆ ڕێخستنی عێراق و کۆکردنەوەیان مام جەلال چەند دەورێکی ئەساسی و محوەری بینیوە، بە تایبەتی لەو ماوەی دوایی کە بە ماوەیەک سەر و کۆمار و بۆ دوو دەورە پێم وایە دەورێکی زۆر ئەساسی بینی لە پاراستنی عێراق و لە دوورخستنەوەی عێراق لە زۆر کێشەی گەورە کە ئێستا لە پاش وەفاتی جەنابی ڕوئەدەن. بەڵێ هەواڵ سعدی، یەک لەو تێڕوانینانەی کە هەیە بۆ سەردانەکەی مستەفا کاظمی ئەوەیە کە بەهۆی ئەو قەیرانە دارایی ڕوو لە هەرێمی کوردستان و قەیرانە تەندروستی ڕوو لە هەرێمی کوردستان و عێراقیش کردووە، جۆرێک لە هەوڵدان هەیە لە ناوەندەوە بۆ کۆنتڕۆڵکردنی هەرێمی کوردستان و لێسەنەوەی ئەو سەروەرەی کە جاران هەی بووە. پرسیارەکە ئەوەیە ئێوە ترس لەوە نییە لە هەرێمی کوردستانەوە کۆنتڕۆڵ بەغدا کۆنتڕۆڵی هەرێمی کوردستان بکا بە تەواوەتی؟ ئەزانێ ئەم حاولێ هەیە، ئەم بیرۆکەیە هەیە، ئەم بیرۆکانە لە ناو عێراقنە، لە دەرەوەی عێراق تحریک دەکرێن، لە دەرەوەی عێراق تحریک دەکرێن، جارێک کێشەی کەرکووک زەقەکەنەوە، جارێک کێشەی مووسڵ زەقەکەنەوە، جارێک کێشەی بودجە، جارێک کێشەی من پێم وایە بۆ حکوومەتی عێراق لە دنیا لە نظامی سیاسی ئەو حکوومەتانە هەمووی مەسئولن لە کارە خراپەکان و کارە چاکەکانی دەورەکانی پێشخۆیان. ئێستا کە بەیانی بەڕێز کاظمی دەستا هەڵەبجام پێم وایە کارێکی زۆر باش دەکە، گەلێ بە دقەتەوە سیر بکە و هەوڵێک بدە بۆ دڵنەوایی دانەوەی ئەم کارە ساتێک کە ڕووی داوە لە هەڵەبجە، یا ئێستا کە مەسەلەن کێشەیەک ئاوارەی ئێزیدیەکان بۆ ماوەی چەند ساڵێکە لە کەم دەژین، هیچ جهدێکی ئیزافی نەکراوە بۆ ئاوەدانکردنەوەی شنگال و جێڕانەوەی خەڵکە بۆن. پێم وایە ئەمانە هەمووی کارەساتی زۆر گەورەن. پێش ئەوەی بیرەوە بکەنەوە چۆن دەستکەوتەکانی هەرێمی کوردستان دەدزنەوە، بیرەوە بکەنەوە مافە ڕەوا دەستوریەکانیان بدەنێ، بیرەوە بکەنەوە شعور بە مەسئولیت بکەن بەرامبەر بە وەکو حکوومەتی مەرکەزی دەبێت، حکوومەتی فیدرالی ئێستا دەبێت ئیلتیزاماتی خۆی بەرامبەر هەرێمی کوردستان و بەرامبەر ناوچەی لەسەرەکان جێبەجێ بکە، نەبیرەوە بکاتەوە چۆن هاوسەنگەرەکانی خۆی لە نیوەی ڕێگا تووشی کێشە دەکەن. من پێم وایە هەرێمی کوردستان لە بڕیارەکانی، لە قسەکانی، لە پەیوەندیەکانی و لە دۆستەکانیشی تەواوکەری جهدی عێراقی بە بۆ چارەسەرکردنی کێشەکان، هەموو هەوڵ و تەقەلایەکی عێراق ئەگەر هەبێ هەوڵی دروستکردنی کێشە بدەن لە هەرێمی کوردستان، ئەوە دەیانەوێت کاڵک بە ئەژنۆ بشکێنن. هەواڵ سعدی ئەحمەد پیران، دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان، سوپاس کە لە گەرما و گەرم لەگەڵماندا بووین. ئێوەش خواتان لەگەڵ. خۆشی بێتە چی بێ لە هەفتەیەکە زۆرترین خواردن بخۆین برنجە. جا چ برنجێک لە تام و بۆن جیاواز بێت و دەنکەکەی درێژ بێت. ئەوە قسەی من نییە، بەڵکو زۆربەی شێفە شارەزاکانی ناو چێشتخانە وا دەڵێن. برنجی ئاوزێر یەکێکە لە باشترین برنجەکان. 11-21 هندیە. وەرن بە یەکەوە برنجی ئاوزێر تاقی بکەینەوە.